دیمەنی گریان و ماڵ ئاوایی و باوەشی خوداحافیزی حاجیان و کەس و کاریانە لە یەکتر. بەرەبەیانی ڕۆژی پێنجشەممە ١٤٧ کەس ٨٨ پیا و 59 خانم بۆ بەجێهێنانی فەریزەی حەج لە ڕێگەی فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێرەوە بەرەو شاری مەککەی پیرۆز بەڕێکەوتن. حاجیان دەڵێن ئامادەسازی تەواومان بۆ ئەو گەشتە ڕۆحی و پڕ لە چێژ و ئیمانە کردووە کە لە 2009 ئەوانە 2000 بەبەردەوام هەر نووسرابی نووسیتمان دیارە مشتاقی ئەو شوێنەش بووینەیە. ئینشاڵڵا خوای گەورە بەنسیبی کردین و کە داوەتی کردین بەڕاستی خۆشترین شت بوو لە ژیانم کە ئەو ڕۆژەی کە خەبەریان دامێ سوزدەی شکرم برد بەڕاستی یعنی وەکو ئینسان تازە لەدایک شتێکی ئاوا بوو لە بۆ من. لە 2007ەوە چەندین جار بەزە ساڵ دیارە بۆ قسمت چەند جار ناوی خۆمان تۆمار کردێ بەزە ساڵ بەو ئۆنلاینە تۆمار کرا و بۆ قسمت ئەلحەمدولیلا. باش ئەگەر ئەو ساڵش ناوت نەهاتبەوە هەر بەردەوام دەبووی لە ناو تۆمارکردن؟ طبعاً هەر بەردەوام دەبووینە تا خوا دەکردە قسمت. لە نێو گڕوتینی ١٤٧ حاجیدا کەسانێک چەندین ساڵ بە تامەزرۆییەوە ناویان تۆمار دەکرد بۆ پرۆسەی حەج تاکو دوجار ناویان گەڕایەوە. بەشێکی تریشیان هەر تەنها ئەم جارە ناوی خۆیان تۆمار کردبوو ڕاستەوخۆ ناویان بۆ پرۆسەکە گەڕایەوە. الحەمدوللا سوپاس بەخوای پەروەردگار خوا شەرەفەی پێبەخشین ئەو ساڵیش لە خزمەتی حاجیانی یاریمی کوردستاندا دەبین. ئێستا ئامادەکاریەکانمان کردیە ئێستا پاشی نیو ساعتشکە بەڕێ دەکەوین بەرەو مەتار ئینشاءڵڵا. زۆر باشە کاک حەزی لەوێندە لە شاری مەکەی پیرۆز ئامادەکاریە کراوە بۆ حاجیان بڕیار وایە کاتژمێر چەند بگەنە مەکەی پیرۆز؟ تەسەوڕ دەکەم ئینشاءڵڵا لە دەوراوە پشتی مەغریبێ بگەینە شاری مەکەی پیرۆز ئینشاءڵڵا. لە شاری مەکە الحەمدوللا هەموو شتێک دابین کرایە لەوانە وتێلەکە الحەمدوللا نزیکە تقریبان بەپا بۆ شخصێکی وەکو من بە چارێکە سعاتێک دەگەی سێژەم خواردن دابین کرایە. لێرە سێ لە شێفەکانی کورد هاتینە لەوێندە ئیشرافی خواردنەکان دەکەن الحەمدوللا فندقەکی نزیکە هەموو ئامادەکاریە کرایە. برایان لە بەڕێوەبەراتی گشتی حەج و عومرە تقریبان نزیکەی 12 ڕۆژە لەوێندەرن هەموو ئامادەکاریەکانیان کردی الحەمدوللا. دە سارەمە خۆ حاضر کردی لەو سەفەرێ ئەوش خوای ئەو سارە ئینشاڵڵا بەنسیبی کردینە هێوادارین هەموو برسومانێک ڕێتێ بکەوی و بەنسیبی بی ئینشاڵڵا. دە سارە چاوەڕێ دەکەن ناوی خۆ نووسین هەتا هەوسارن خۆی ڕەحم کرد دەرچەوە. هێوادارین ئەوی تەمەحیتەدا بیشە لە ناوێنش دەربچی و بگەنە ئەو جێ پیرۆزە خوا بەنسیبی هەموو برسمانەکی بکەین ئینشاڵڵا. ئەگەر دەرنەچوو بە هەر بەردەوام ناوت هەر بەردەوام هەتا مرنێ گوتی چوویمە عمرەی ئەملو ئەوێ ئەگریم دوعای ئەەکەم بەخوای ئەرێ وەڵڵا هەتا نەچبووم نەمزانی هەندە خۆشە چەندی برێ غەریبی ئەەکەم بەرێوە لە چەندی برێ سۆزم لۆی هەیە بەرێوەلەوە تێهنجی بەس دوعای ئەەکەم خوایە بچمە حەجیش ئەخواش بە قسمەتی کردیمە. لە 7 بۆ 7 ئەم مانگە حاجیانی هەرێمی کوردستان کە ژمارەیان 5120 کەسە لە ڕێگەی هەردوو فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێر و سلێمانیەوە گەشت دەکەن. تەنیا ڕۆژی پێنجشەمەش 294 کەس بە دوو فڕۆکەی جیاواز گەشت دەکەن. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.